بە چاودێری وەزارەتی تەندروستی عێراق و بە بەشداری زیاتر لە 80 کۆمپانیای بیانی و نێوخۆیی تایبەت بە دەرمان و پێداویستی پزیشکی و ژینگەیی پێشەنگایەکی تایبەت بۆ ئەو کۆمپانیایانە کرایەوە. وەزیری تەندروستی ڕایگەیاند ئەم پێشەنگایە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. سەبارەت بە کەمی دەرمان و دابینکردنی وەزیری تەندروستی ڕایگەیاند هەوڵی بەردەوام هەیە تا کۆتایی ساڵ کێشەی کەمەی دەرمان چارەسەر دەکەین. الآن هناك تحسن كبير يعني كانت لە ئێستادا کێشی دەرمانمان کەمترە بەراورد بە ساڵی پارکە لە سا 12 دەرمانمان هەبوو. بەڵام بە هەوڵێکی زۆر توانیمانم کێشەی چارەسەر بکەین. پێشبینی دەکەین کە تا کۆتایی ساڵ بتوانین دەرمانی زیاتر دابین بکەین و کێشەکە چارەسەر بێت. وەکردنەوەی ئەم پێشانگایانە کاریگەری باشی هەیە بۆ ئەوەی بتوانین گرێبەستی زیاتر بکرێت لەگەڵ کۆمپانیاکان. بریکاری وەزیر بۆ کاروباری ژینگە ئاماژە بەوە دەکات کە عێراق گرفتی زۆری هەیە لە کەرتی تەندروستی و ژینگەیی بۆیە ئەم پێشنگایە کاریگەری زۆری دەبێت. عێراق کێشەیەکی گەورەی تەندروستی و ژینگەیی هەیە. بەشداریکردنی کۆمپانیا ناوخۆییەکان و کۆمپانیا دەرەچەکان دەورێکی ئەساسی دەبێتن لە هاوکاریکردن و تەسیسکردنی مستەشفایەکان بە جیهازی نوێ بۆ ئەوەی بتوانێت زیاتر خزمەت بە هاوڵاتی و نەخۆش بکرێتن لە سەرانسەری عێراق. سەرۆکی لیژنەی تەندروستی لە ئەنجومەنی نوێنەران ڕای دەگەیەنێت پشکی هەرێم لە دەرمان و پێداویستیە پزیشکیەکان لە سەدا 70 جێگیر کراوە و هیچ پەیوەندیەک بە ململانێ سیاسیەکانەوە نابێت. نحن اتخذنا قرار في لجنة الصحة والبيئة مهما حدث من اختلافات سياسية. لەگەڵ هەر کێشەیەک لە نێوان هەولێر و بەغدا پرسی بودجە و پشکی هەرێم وەک کارتێکی فشار بەکاردێت. من لەگەڵەوە دانی چونکە بودجە پێوەستە بە قوتی خەڵکە و ئەبێت دوور بێت لە ململانە سیاسیەکە. وەک سەرۆکی لیژنەی تەندروستیش لە پەرلەمان ئەوەی پەسەند کردووە کە پشکی کوردستان لە پرسی دەرمان و پێداویستیەکان دەبێت دوور بێت لە ململانە سیاسیەکان و دەرمان بە ڕێژەی لە 170 بۆ هەرێم دابین بکرێت و بەردەوام بێت. کەمی دەرمان و ئامێرە پزیشکیەکان لە نەخۆشخانە حکومیەکان لە عێراقدا وای کردووە کەرتی تەندروستی لە ڕابردوودا تا ئەمڕۆ بەلاواز لە قەڵەم بدرێت. بەڵام ئەم هەنگاوی وەزارەتی تەندروستی بۆ ئەوەیە بتوانێت گرێبەستی زیاتر لەگەڵ کۆمپانیا بیانەکان بکات بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.